هەرێمی کوردستان سەختترین ماوەی لەگەڵ سەرۆکایەتیەکەی ئیبراهیم ڕەئیسی بەڕێ کرد. گرنگترین ڕووداوەکانی سەر کوردستان کە لە ماوەی سەرۆکایەتی ئیبراهیم ڕەئیسی ڕوویدا چی بوون؟ ئیبراهیم ڕەئیسی کە دوێنێ بەهۆی کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەرەکەی گیانی لەدەستدا لە ساڵی 2021 وەک سەرۆک کۆماری ئێران دەست بەکار بوو. ناوبراو لەسەر باڵی مەحافزکارەکان کە بە پێچەوانەی ریفۆرم خوازەکان لە سیاسەتی دەرەوەیان تونترن هەژمار دەکرا پۆستەکەی وەرگرت. لە ماوەی دەست بەکاربوونیشی وەک سەرۆک کۆمار پەیوەندیەکانی ئێران لەگەڵ هەرێم بەرەو گرژی ڕۆیشت. چەندین هێرشی جۆرا و جۆر لەلایەن ئێرانەوە کرایە سەر هەرێمی کوردستان، بەشێکی بە پاساوی هەبوونی بارەگای مۆساد، بەشێکیش بەهۆی هەبوونی بارەگای هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەمە جگەلەوەی هەڕەشەی ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازیشی دەکرد. سوپای پاسدارانی ئێران بۆ یەکەم جار لە ماوەی سەرۆکایەتی ڕەئیسی لە ساڵی 2022 بە درۆن و موشک بارەگای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیان نەشاری کۆیە کردە ئامانج. هەڕەشەی ئەوەشی کرد هێزەکان چەک نەکرێن هێرشی زەمینی دژی هەرێم ئەنجام دەدەن. لە ماوەی سەرۆکایەتی ئیبراهیم ڕەئیسی ئێران دوو جار زۆر بەتوندی لە ڕێگەی موشکی دوورهاوێژ هەولێری پایتەختی کردۆتە ئامانج. جاری یەکەم سوپای پاسداران لە ساڵی 2022 بە موشکی دوورمەودا ماڵی شێخ بازی خاوەنی کۆمپانیای کارگروپی کردە ئامانج کە زیانێکی زۆری مادی لێکەوتەوە. پاساوی ئێران هەبوونی بنکەی گوماناوی مۆساد لەوێ بووە. جاری دووەم ئێران لە ساڵی 2023 زۆر بەتوندی ماڵی سەرمایەداری شاری هەولێر پێش ڕەودزەیی بە بیانووی بوونی بنکەی مۆساد لەو شوێنە کردە ئامانج کە بەهۆیەوە پێش ڕەودزەیی و کچەکەی کۆچی دواییان کرد. لا نوێترین بەروە پێشتونی سەرەتای ئەم مانگە شاندی هەرێم بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی بۆ هەڵدانەوەی لاپەڕەی نوێ سەردانی ئێرانی کردو لەگەڵ ئیبراهیم ڕەئیسی و چەند سەرکردەیەکی دیکەی باڵای ئێران کۆبوونەوە. سەرۆکی هەرێم ڕایگەیان لاپەڕەیەکی نوێیان لەگەڵ ئێران بۆ ڕەواندنەوەی نیگەرانیەکان هەڵداوەتەوە. بەپێی زانیاریەکانیش بڕیار بوو ڕەئیسی کۆتایی ئەم مانگە سەردانی عێراق بکات و لە چوارچێوەی سەردانەکەش بێتە هەرێمی کوردستان، بەڵام مەرگ ڕێگەی پێنەدا. دیاریش نییە لە داهاتوو دوای هەڵبژاردننی سەرۆکی نوێ ئاراستەی پەیوەندی ئێران لەگەڵ هەرێم بەرەو کوێ دەچێت.